بەڕێزان لەگەڵ پاکی جەستە و پۆشاک و شوێندا پاکیەکی ترمان هەیە زۆر گرنگە، ئەویش پاکی مێشکە، پاکی ناخە، پاکی دەروونە. کاتێک کە تۆ چوویتە سەر بەرماڵەکە ئەبێ ئامانەت خاوێن بێ، ئەمە زۆر گرنگە. بەڵام زۆر جار ئێمە پاکیەکانی تر دەبینین، قێز لە پیسیەکانی تر دەکەینەوە، بەڵام بیر لە پاکی ناخ و دڵ و دەروونمان ناکەینەوە لە کاتی نوێژەکەماندا. سلمانی فارسی و ئەبوو دەڕدا دوو سەحابەی پێغەمبەرن صلی الله عليه وسلم چوونە ماڵی دایە حاجیەک ئافرەتێکی بەتەمەن. لەو کاتەدا وەختی نوێژ هات وتیان لەکوێ نوێژ بکەین، کوێی ماڵەکە پاکە و نوێژی پێوەیە، لەکوێ نوێژەکەمان بکەین؟ ئافرەتەکە فەرمووی طهرا قلوبكما ثم صليا أين أحببتما أو شئتما. ئێوە دڵ و دەروونتان خاوێن کەنەوانێ، ناختان خاوێن کەنەوە، ئەمە هەمووی بە نوێژە، بە ئارەزووی خۆتان لەکوێ نوێژ دەکەن نوێژ بکەن. ئێوە لە خەمی ماڵەکەتان و شوێنی نوێژەکەتان نەبێ، هەمووی بە نوێژە، بەڵام ئاگاتان لە ناختان بێ. ئێوە جارە دڵتان خاوێن کەنەوە، بە ئارەزووی خۆتان لەکوێ نوێژ دەکەن نوێژ بکەن. سلمانی فارسی ڕزای خۆی لێ بە فەرمووی خذها من غير فقيه. ئەبوو دەڕدا ئەم قسەیە لەم ئافرەتە وەرگرە کە نە مەلایە و نە شەرعزانە و نە خوێندەوارە، بەڵام حەتا بڵێ نەسیحەتێکی جوانە، وەریگرە. قسەی جوان، نەسیحەتی جوان لە هەموو کەس وەرگرە. شەرنی هەر مەلا بێ، هەر زانای ئاینی بێ، هەر بابەتەکە ئیسلامی بێ، لە هەر کەسێکەوە قسەیەکی جوانە وەریگرە. قسەیکە زۆر جوانە، تۆ دڵت خاوێن کە ئەمجا سەیری شوێن کە ماڵەکە پاکە، خەمی دڵەکەی خۆتت بێ.